جیهان ئەو دیمەنەی لە کاتە زووەکانی ڕۆژی هەینیدا بینی لە ڕێگای کامێرەکانی چاودێری شوێنەکە کە چۆن رووسیا بۆمبارانی وێزگەی وزەی ئەتۆمی ئەوروپایان کرد. سوپای رووسیا دەستی گر بەسەر وێزگەکەدا. پرسیاری ئەوەش کرا ئایا بردومانی ئەو شوێنە تاوانی جەنگە؟ کۆشکی سپی دەڵێت هێشتا ڕووداوەکە هەڵدەسەنگێنین. مەبەستم ئەوەیە ڕوونە هەڵسوکەوتی حکوومەتی رووسی زۆر بێباکانە و مەترسیدار بووە. ڕەنگە هەڕەشەیەکی گەورە بێت بۆ سەلامەتی خەڵکی سڤیل لە ناوچەکە و لە دەرەوەش. ئێمە دەستخۆشی لە توانەکانی کاربەدەستانی ئۆکرانیا دەکەین کە ئەوەی لە دەستیان هاتووە کردویانە لە کاتی هێرشەکەدا کە هەر شەش وێزگەکەیان لە دۆخێکی باش دەهێشتووەتەوە و پەیوەندیشیان بە وێزگەی ئەتۆمیەوە کردووە. شارەزایەکی ئەتۆمی بە دەنگی ئەمریکای ڕاگەاندووە ئامادەی سەرۆکی رووسیا پوتین بۆ بردومانکردنی وێزگەی وزەی ئەتۆمی کارێکی سەرڕۆیی و مای نیگەرانیە. سەرڕای ئەوەش کە تیشکی ئەتۆمی بە ناوچەکەدا بڵاو نەبووتەوە. ئەمە کارێکی بێپێشی نەبووە، هێرشێک نەبووە لە ناوەڕاستی شارەکەدا بۆ دەستگایەکی ناوەکی سڤیل وەکو دەستگای پیتاندێری ناوەکی سڤیل. ئێمە لەو بارەیەوە زیاتر فێر دەبین و پێویستە زۆر بە ئاگابین. سەرۆکی ئۆکرانیاش ڕاگەاندووە کە پوتین هێڵێکی تری سەرپێچی تێپەڕاند. Народи України, ми пережили ніч, яка могла зупинити історію. لە شەڕێک ڕزگارمان بوو. ڕەنگە لەوێدا چیرۆکەکە بوەستایە و مێژووی ئۆکراینیا و ئەوروپاش. رووسیا هێرشیان کردە سەر ویزگەی ئەتۆمی کە گەورەترین ویزگەیە لە ئەوروپادا کە لەوانەیە بە تەنها 6 ئەوەندەی ڕووداوی چەرنۆبڵ گەورەتر بووایە. تانکەکانی رووسیا دەیانزانی بردومانی ڕاستەوخۆی چی دەکەن. ئەوە تیرۆرێکە لەسەر ئاستێکی بێوێنەیە. زێلینسکی سەرۆکی ئۆکرانیا چەندین جار داوای لە ناتۆ کردووە لە دامەزراندنی قەدەغەی فرینی ئاسمانیدا بەسەر ئۆکرانیا یاخود کەرەستەی سەربازیان پێ بدەن کە بتوان بەرگری لە خۆیان بکەن. بەڵام سەرۆکی ناتۆ یان ستۆنسبۆرگ ئەو داواکاریانەی ڕەت کردەوە لە کاتی کۆبوونەوەی وەزیرەکانی دەرەوە یەکێتی ئەوروپا و ناتۆ لە ڕۆژی هەینی لە برۆکسل. هاوپەیمانان لە ناتۆ کۆکن لەسەر ئەوەی کە نابێت فڕۆکەکانی ناتۆ لەسەر ئاسمانی ئۆکراینیا بفرن، هەروەها هێزەکانیشمان بچنە خاکی ئۆکراینیەوە. ستۆنسبۆرگ ئەوەی بە بڕیارێکی ئازادبەخش وەسف کرد ڕوونیشی کردووەتەوە ڕێگەنەدان بە فرین لە ئاسمانی ئۆکرانیادا دەبێت ناتۆ فڕۆکەکانی رووسیا بخاتە خوارەوە کە ئەوەش دەبێتە جەنگێکی سەرتاسەری لە ئەوروپا. هەروەها وەزیری دەرەوەی ئەمریکاش ئەنتۆنی بڵینکن لە ئەوروپا چاوی کەو بە سەرکردەکانی ناتۆ لە برۆکسل و پرسیاری قورسی ئاراستەکردن دەسەر شیانی ئەوەی کە ناتۆ بیکات بۆ پاراستنی سیڤڵە ئۆکرانیەکان لە شارەکان و تەواوی وڵاتەکە کە لەژێر بردومانی رووسیادان. بڵینکن دەژڵێت یەکگرتووی ئەوروپا زیانی بە پۆتین گەیاندووە. سەرۆکی رووسیا پۆتین کردەوە سەربازیەکەی وەها وێنا کردووە کە بەو شێوەیە دەڕوات بەڕێوە کە پلانیان بۆ داناوە. زۆر باشە، زۆر سەختە بخرێتە بەرچاو کە پلانەکەی ئەو بەرگریە ئازایانەی خەڵکی ئۆکرانیای تێدا بوو بێت. خۆراگری و دان بە خۆداگرتنیان و پشتیوانیکردنی ناتۆ یەکێتی ئەوروپا لێیان. هەروەها یەکگرتنی جیهان بۆ ڕوبەڕووبوونەوەی مۆسکۆ لە نێوانیشیاندا 141 وڵات لە نەتەوە یەکگرتوەکان. بڵینکن و تووشێتی پێویستە پوتین ئەوەش ببینێ کە ئابووری وڵاتەکەی لە حاڵی داروخاندایە. بەدایان هەزار رووسی خۆپیشاندانیان کە دژی داگیرکردنی ئۆکرانیا. خەڵکێکی زۆری رووسیا کە لە ژمارە نایەت وڵاتەکەیان جێهێشت. وەزیری دەرەوە و تووشێتی ئەگەرەوە پلانەکەیان بێت کاری خۆی کردووە. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی سندی سین لە واشنگتنەوە.